ئەمانەوەی قسە لەسەر ئەوە بکەین کە تا چەند گرینگە لە ڕووی یاساییەوە کار لەسەر ئەوە بکرێت کە تاوانی ئەنفال بە جینۆساید بناسێنرێت لەسەر ئاستی نێودەوڵەتیدا و وڵاتانی جیاواز لەسەر ئاستی نێودەوڵەتیدا دان بەوەدا بنێن کە لە حەقی گەلی کووردا جینۆساید ئەنجام درراوە لەسەر ئەم بابەتا دوێن لەسەر ئەم بابەتا دوێن کە بە جینۆساید ناساندنی گەلی کورد لە تاوانی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتیدا دەتوانێت چ کاریگەریەکی وە چ سوودێکی هەبێت لەسەر ئەم بابەتەشە دوێن و ئەوەی کە هەوڵەکان لە ئێستاە گەیشتووەتە کوێ هەر بۆ میواندارەتی زۆر بەڕێز حاکم ئاسۆ محەممەدمان کردووە بەڕێزیان دادوەری پێشوو لە دادگای باڵای تاوانەکانی عێراقن لەگەڵ ئەوەی کە بە خێراتنی حاکم ئاسۆکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونێت هەر با سەرەتا لەمەوە دەست پێ بکەین کە بۆ لە کاتێکا کە تاوانی ئەنفال ئەنجامدرا و بێگومان وڵاتان ئاگاداری ئەم مەوزوع بوون ئەیانزانی چی ئەگوزارێت لە نێو عێراقا و لە بەشی باشووری کوردستانە بەڵام لەگەڵ ئەوەیە چاویان داخست لەسەر تاوانەکە بێدەنگ بوون و ئێستاش کە تەنانەت ئەبینین سێ وڵاتی نەرویج و سوید و بەریتانیا دانیان بە تاوانەکە ناردووە وەک تاوانێکی جینۆساید هەر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین حاکماسۆ کە بۆ لەو کاتا بێدەنگ بوون و بۆ بێدەنگەکان هەتاکو ئێستاش تەنانەت هەر بەردەوامی هەیە سڵاو ڕێز و نەوازش بۆ سەرجەم قوربانیانی ئەنفال و سەرخۆشی لە کەسوکاریانەکەم بەڕاستی ئەم ڕۆژە پەڵەیەکی ڕەشە لە مێژووی ڕژەمی بەعەس برینێکی قوڵە هەرگیز سارێژ ناگرێت هیوادارم سارێژ بکرێت معلومە طبعا سەدام حسێن ڕژەمی بەعەس یەکێک لەو کەسانە کەوە پەیوەندیکی باشی هەبوو لەگەڵ وڵاتانی غەربەوە ئەمریکا و بریتانیا و فەرەنسا و ئانە کەوانە ئەوانەی سەرپرشتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەو کاتە لە ساڵی هەشتاکان بزات لە ساڵی هەشتا کەوە شاڵاوی ئەنفال ئەنجامدرا کەوە مەرگەساتێکی گەورە بوو بەرامبەری نەتەوەی کورد لەگەڵ تاوانەکانی تر نەکە هەر ئەنفالیشە بەڵێن هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە کوردەفەریەکان بەرزانیەکان بامان شێوە خاصەتەن ئەنفال چکە تاوانێکی زۆر گەورە بوو باش کاک حاکم پێمە بکێشێک لە سەوتەکە تا هەیە تا حەلیەکەن برادران بۆت من دەبێ هەندێک ڕوونکردنەوە بم کاک حاکم ئاسۆ محەممەد بۆ خۆی دادوەری پێشوو بوو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق واتە ئاگداری ورد و دریشتی ئەو کاتی کەیسی دادگایکردنی سەرانی تاوانبارانی ئەنفال بوو واتە لە دوور و نزیک ئەیزانی ئەوەی کە من ئاگداریشم بەشێکی زۆر لە کارەکانی ئەم پیاوە نەوەستاوە لەوەی کە لە بەشێکی زۆر لە وڵاتانی دەرەوەش سیمینار و وەرکشۆپی تایبەت بەخۆی هەیە لەسەر ئەم کەیسە نەوەستاوە تا ئەمڕۆ خزمەت دەکات بۆ ئەم کەسانە کەسانێکی پیرۆزن پێویستە شایسی ڕێزن و گوێن لێ بگیرێ و قسەکانن بە هەند وەربگیرێ کاک حاکم دووبارە دینەوە لای تۆ بەردەوام بە لە قسەکانت فەرموو سپاس طبعا بالذات لە هەشتا کەوە ئەو تاوانە گەورەیە ئەنجام درێژانی ڕژێمی بەعەس لەو کاتە ئەکەوێتە لە ماوەی جەنگی عێراق و ئێران طبعا ئەو وڵاتانە لە بەربەرژەوەندی خۆیان چەکی جۆراجۆریان فرۆش بە حکومەتی عێراقی چەکی قورس و چەکی کیمیاوی کەوە بەکاری هێنا لە شاڵاوی ئەنفال لەبەر ئەوە بێدەنگ بوو بەداخەوە هەتاکو ئێستش بێدەنگن لەبەر ئەوە بەڵێن هاوسەنگیکی سەربازی بکرێت لە بینی عێراق و ئێرانە بۆ تاقیکردنەوەی ئەو چەکانە کەوا فرۆشراوە بە عێراق کەوا بەداخەوە ئەو چەکانش بەکاری هێنا دژی هاوڵاتیانی کورد نەتەوەی کورد لەبەر ئەوە کە ئەو تاوانە کە ئەنجام درا سایلەن بوون هیچ هەڵوێستێکی نە ئەخلاقی و نایاسی و نە ئیدانەکردنیش حتا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش نەتۆی گرتوەکان هیچ هەڵوێستێکی نەبوو نەک وڵاتان باش حاکم ئاسۆ بمبورە لەو کاتەیە ئەوان بەرژەوەندیەکانیان لەگەڵ ڕژیمی بەعسا وای ئەخواست کە بێدەنگ بن بەڵام ئێستا بۆ هێشتا هەر ئەم بێدەنگیە بەردەوامی هەیە ئێستاش هەر بێدەنگە بن چکە بۆ لەسەریان ئەکەوێت ئەگەر ئەو داوانە جینۆسایدەکەوە ئەبوایە سوود بگرایە سوودی لێوەرگرتایە لە لانی قرارەکانی محکەمە وەکو لە کەیسی ئەنفال و تاوانەکانی تر بوو پاڵپشتێکی یاسایی و دادوەری ئیتر ئەوەی بووی نییە کاک ئاری سەحەرخان ئەو کەیسە ببینرێ یادانی پێمەرێ لە لانی دادگای نێودەوڵەتی نەخێر چکە ئەو کەیسەکە ببینرێت لە لانی دادگا و قراری بۆ دەرکا ئیتر تەواو ئەبێ بە پاڵپشتێکی یاسایی و دادوەری ئەبێ
هەوڵ بدرێت لانی حکومەتی عراقی بزاد لانی حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەوڵ بدرێت فشارێکی زۆر گەورە بکرێت ئیشان کردو بەڵام وەکو پیس ئیشان پاشا نەکردەوە هەوڵ و فشارە بێت چۆن بێ حاکم ئاسۆ ینی لە ڕووی چیەوە دەبێت یعنی ئەوە تا باسەکەین بەداخەوە سیرەکەی چەند خولەکێک کەم دۆکومنتی ڤیددیۆیمان هەیە بەڵام تۆ بە خۆت لە دادگای و ئاگداری سەر و سەودای ئەم بابەتەی بەڵگە زۆر بابەتێکی دروستە باشە بێستە ڕۆشنبوونی ئەو هەموو هزار کەسە لە جینۆسایدا زیندە بە چاڵکردنی ئەم گۆڕە بە کۆمەڵانە ڕوفاتەکانیان جلوبەرگەکانیان ئەمانە بەڵگەی مەلموس نین ئێمە بڵین لە دادگا جیهانیەکاندا هەر سکاڵا تۆمارکەی لەسەرەوەی بۆچی بێدەنگن کۆمەڵگەی نێودوڵەتی ڕاستەکە کاک هەری سکاڵا تۆمار ناکرێت تەواو وتم من ناتوانین ئێستاش ناتوانین بە فشاریش ناتوانین فشار ئەتوانین سوود ببین لە قرارەکانی محکەمە تەوەقای بۆ دەکرا بە جنۆساید ناسرا لە بەڵگەی باشمانەیە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی هوەرمەندیەوە لە هەموو ڕێکەوە ئەبووە سوودی لێ ببینین تەرجمە بکرێت بەکار بێنە لەسەر ئاسمەدرێت کاک ئاری ئەبێ هینە ئەبێ لوبیکی تایبەت دروست بکرێت بۆ ناساندنی ئەو کەیسانە کە حاکمەڵێ ئەبوو یعنی شتەکەت کردو بە ڕابردوو دەست لێ شتووە یان ئەبێت من ئەگەر ئەم حکومەتەیە ئێستا طبعا ئەم حکومەتی ئێرە طبعا ئەوە ئەمە سێمین 34 ساڵە بەڵێ هەتاکو ئێستا هەموو ساڵێکگەن یادکردنەوە ئەکەین هەر عینی قسەیە بەڵام سوودمان نەبی ئەنجامی چییە کاکە ئاری سەحر خان ئێمە ئەمانوێ قسەکە فعلی بێت باش سوودی هەبێت بەکار بێنێ لەسەر ئاستی نێودوڵەتی لەسەر ئاستی ناوخۆ يعني باب فشار بخينا سر حكومة العراق يعني راسه برلمان العراق داني بينا بلام حكومة العراق تاكو استا داني بينا قربونا كراوتو امير والله تاني الدروة يعني بداخوا هتاكو استا لاني ابي فشار بخين يعني بامل نبين يعني وكو شلون والله شلون كيسه كانيتر وكو جولكا وارمينيا وكو رواندا وكو بوسنا ئەوانە ناسرا لەسەر ئاسی نۆدەڵ بەکەوا بە جینۆساید و ئانە ئەوایە کەیسی کوردیش کەوا بەر جینۆساید ئەبێش بناسرێت بەڵام لێرە جیاوازێکی تری هەیە یعنی ئەوان لەبەر ئەوە لە سەریان نەکەوێت یعنی خۆڵ ناگرێت یعنی هینە محاولیان کردووە لە نێونەڕاتی حکومەتی فەڕەنسا لەمە پێش بۆ کەیسی ئەنفال بەڵام لایەنی حزبی ماکرۆن ڕەفزی کرد بۆ لەسەریان نەکەوێت لە چ ڕوویەکەوە لە سەریان نەکەوێت لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسەتەوە لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەگەر دانی پێبێنن بانی دوو بەیانی بەرپرسە بن ئەبێ قەرەبوو کە سوکاری ئەنفال و کیمیاباران ئەوەی هەمویان بکرێن یعنی لەبەر ئەو چەکانەی کە بۆ نمونە لە کاتی ئەوان چکیان فرۆشتە بە عێراق ئەمە یعنی خاڵێکی زۆر گرنگە يعني من براستي انجمني اساجنا حتى دادگای نێودوڵەتیش هەمووی بە بەرژەوەندی وڵاتانی سەرهێز ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی يعني بێتە حقیقەت بۆ نمونە يعني ئەوەی کە مەبەستیان بێت قراری بۆ دەرەکەن ئەگەر مەبەستیان نەبێت قراری بۆ دەرناکەن بۆ نمونە پۆستنە تاوانێکی جنۆساید صرف وەکو چۆن ئەنفال و هەڵەبجە و فەیلەکان و بەرزانەکان تاوانی جنۆساید بەڵام لەوێ لەبەر حتى لائحەی مدعی عام وتی ئەمە جنۆسایدە بەڵام دادگاوتی نەخێر ئەمە تەطهیر عێرقیە بۆ لەبەر نەتەوەیەکی ئیسلامی کەوتووە لەبەر ڕەتفعیلشی نەبێت لە لایەنی کۆمەڵگای ئیسلامی تەسەوورکە باش حاکم ماسۆ هەندێک باسی وڵاتی هەندێک وڵاتت کرد بۆسنێ ئەمە کۆسۆفۆی ئەمە هۆڵۆکۆستە زۆر بابەتی هەندێکیان بە قەزێ و بە ژمارەی قوربانیەکانیان ڕەنگە لە ئێمە کەمتر بێ قەزەکەی ئێمە زۆر لەوان گەورەتر بێ بەڵام ئەوان پشگیری نێودوڵەتیان لەگەڵ بووە ئەگەڕێمەوە سەر قسەکەی خۆت کاڵەی کۆمەڵگای نێودوڵەتی چاوی داخست تا ئێساش پرسیارێکی لای خەڵک تا ئێساش پرسیارێکی لای کە سوکاری قوربانیانی ئەنفال ئەڵێن بۆچی کەیسەکە کەیسی سەدام و هاوڵەکانی کە دەستیان هەبوو لەم تاوانەیە لە دادگای نێودوڵەتەکان ناکرا هۆکارەکەی بۆ ئاگەڕێتەوە بۆچی لە عێراق کرا خۆی بەوە نییە بە ژمارە ئێستا بۆ نمونە ئێستا 3 مليون قوربانی هەبوو ڕەوەندە تقریبا ملیۆنێک 800 تاکو ملیۆنێک ئەنفال بێجگە لە کەیسەکانی تر 182,000 قوربانی هەبوو ڕاستە کەوا لە مناڵ و پیرەژن و ژن و پیا و ئەوانە مرۆڤێکیش بە هەر زۆرە بالضبط یعنی لێرە ئەبێت یعنی هەوڵێکی باش بدرێت ئەبێ لۆبیکی باش دەستێکی تایبەت لەمە پێش ئاماژەم پێدا لە لانێ کەناڵەکەتانە کەناڵەکانی کەش
دەستەیەکی تایبەت جا بکرێتەوە لە وەزارەتی شەهیدان لە کەسانی پسپۆر بەرژەوەندی حزبیتیانە بێ بەرژەوەندی نەتەوەی کوردی تا بێ کراوە بە کتابێک پێشەش بە وەزارەت کرابێ بە حکومت کرابێ هەوڵ هەیە یان نییە نەخێر تاکوێسە نەکراوە تاکو ئێستا هیوادارم بکرێت باش یعنی وحەت ئەبێ بەرژەوەندی حزبیتیانە بێت بێلایەن بێت لە کەسانی پسپۆر لە ڕووی یاساییەوە لە ڕووی هونەریوە لە ڕووی نووسەرەوە لە ئەدەبیەوە لە هەموو بوارەکان ئەو دەستەیە تێک بێت یعنی پاڵپشتێکی دارایی و معنەوەی بکرێت کەوا ئیش بکرێت لەسەر ئاسی نۆدەڵی بۆ نمونە ئێستا بۆ یعنی ئەو کەیسە ئەگەر بناسرێت لەسەر ئاسی نۆدەڵەتی خۆی زۆر گرنگە لانی ئەنجومەنی ئاسایشی نەدەوڵەتی یان نەتۆ یەکگرتووەکان کەما کورد تووشی تاوانی جونۆسایت هەنگاوێکە وەکو بۆ ئایندە کەوا کورد ببێ بە دەوڵەت بنەمایەکی سەرەکیە وەکو ئەساسێکە کەوا هەر کورد ئەگەر ببێ هەر نەتەوەیەک ببێ بە دەوڵەت ئەبێ بنەمایەکی ئێمە وەکو کورد وەکو نەتەوەیەکە تووشی جونۆسایت بوون لەبەر ئەوە چۆن دەستێکمان پێگەێنا لە کاتی ڕیفراندۆمە هیوادارین لە حکومەتیشە ئەم حکومەتەی ئێستا یان لە ئایندە دەستێکی بە هەمان شێوە پێگمێنێت کەوا کار بکرێت لەسەر ئاسی نۆدەوڵەت کاتە پێت وایە یەکێک لە هەڵەکانی ڕێفراندۆمەوە بوو پێش ئەوەی ئێمە ڕێفراندۆم بکەین ئەم قەزیەمان دروست نەکرد بەڕێی خۆم ئەوایە ئەومان کردایە ئەو کارە اینجا ئەومان کردایە هەردوو کارە ڕیفراندۆم کارێکی بەڵێن باشە و پیرۆزە یعنی هیوای هەموو تاکە کوردێکە ئەوە کورد ببێ بە دەوڵەت بەڵام تۆ ئەبێ یەکەم جار هەڵمان بدایە کەوا کورد تووشی تاوانی جونۆسایت بووە یعنی لەسەر ئاسی نۆدەڵی بناسرێت و لەسەر ئاسی ناوخۆ یعنی من ئەگەر ئەم حکومەتەیە هیوادارم ئەم حکومەتەیە بە هەردوو بە هەموو لایەنە سیاسەکان چکە ئێستا حکومەتی بەغا تەشکیل نەکراوە هەر لە ڕێگەی کەڵانکە دیسان دووبارەیەکە ملۆمە پێش هەر قسەم کردووە ئەگەر لە ئایندە حکومەت تەشکیل کرا و کورد ڕۆڵێکی هەیە لایەنە سیاسەکان هیچێک لە مەرجانە کەوا جێبەجێ بکرێت ئەگەر ئەم جارە جێبەجێ نەکرا بۆ قەرەبووکردنەوەی کەسب و کاری ئەمفال یان مادەی 140 یا موچەی پێشمەرگە یان حکومەت ئەگەر دانی پێنێنێت و هەوڵ نەدات ئەوە تر من بێئومێ دەبم زۆر باش جا جەنابەت باسی ئەوەت کرد وڵاتان لە ئێستایە لەبەر ئەو بەرژەوەندیانەی کە هەیەە بێدەنگەکان هەر بەردەوامی هەیە لانەی ئێستا ئەم بابەتە دروست بێت لای زۆرێک لە ئەو کەسانێک کە ئەگەر بەدڵ بیانەوە دیان بەڕاستی بیانێت لە لایەنە یاسایەکەی هەوڵێ بکات ئەڵێن لانەیە ئێمە دەرەقەتی ئەوان نین جەنابەت ئاماژەت بۆ کرد بە لۆبیگەریەکی باش ئەکرێت هەنگاوێک بنرێت ئەم لۆبیگەریە ئەبێ لە کوێوە هەنگاوی بۆ بنرێت ئەبێ لە چیۆ دەست پێ بکەن ئێمە زۆر کەناڵمان هەیە یعنی لە ڕێگای ئەو لۆبیە ئەو دەستەیە طبعاً بە هەماهنگگی و هاوکاری ئەو ڕێکخراوانی نەدەوڵەتیەکانی ڕێکخراوی کوردی باشێ لە ئۆڕۆپا وەکو کەنەکە و وەکو لە سویسرا و لە سوید و لە فنلەندا و لە هەموو وڵاتان ڕێکخراوی کوردی ئەکتیڤە بەڕاستی بێجگە لە ڕەوەندی کوردی یعنی و نوناتی حکومەتی هەیە ئەبێ یعنی دامیکی بەقەوەر بکرێت بەردەوام بین فشار بخینە سەر وڵاتانی دەرەوە لە ڕێگەی وەزارەتی دەروی ئەو وڵاتانە لە ڕێگای بەرلەمانی ئەو وڵاتانە کەوا کورد تووشی جۆراجۆر تاوانی جونۆسایت بووە مەبەستم ئەوەیە حاکماسۆ ئەبێ کۆنفرانسی زوو بۆ ساز بکات ئەبێ پێشانگای هوەری زوو ساز بکات ئەو لۆبیگەریە کە جەنابەت باسی ئەەکەی ئەبێ بە قووەت بێ ئەبێ هەنگاوەکانی چۆن بێت ئەو ئەکیید سەحر خان تۆ لە وەختی خۆیان من لە 2004 کۆنفرانسێکی نەدڵی کرا من بەشداریم کە لەسەر کەیسی هەڵەبجە لەلانی بەڕێز دکتۆر محەممەد صالح بوو لەو کاتە نوێنەری حکومەتی عێراق لە مافی مرۆڤ لەوێ هەموو وڵاتان یعنی ئەبوایە جاری یعنی چەندین جار کۆنفرانسی نۆدەوڵەتی لە ناو نەتۆیە گرتووەکان لە ناو ئیتیحادی بەرلەمانی ئەوروپا من دوو جار بەشداریم کردووە لە ئیتیحادی بەرلەمانی ئەوروپا لە دەربارەی کەیسی کوردەفەیلیەکان لەوێ یعنی من ئەبوایە خۆشە باشتریشە لە ڕووی یاساییەوە لە ڕووی معنەویەوە کەوا لە ڕووی فشاریشەوە نەگر دەرباری کوردەفەیلیەکان بە هەموو کەیسەکانەوە ئەنفال هەڵەبجە بەرزانیەکان کەوا کورد تووشی جونۆسایت بووە باشتاری هیچ کۆنفرانسێکت کردووە ئەنفالت یا باس کرد بێ لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە منەزانم من خۆم شارەزە ئاگداری کارەکانی یعنی من و کاک دکتۆر عوسمان ڕۆشتین بۆ کۆنفرانسێکی نۆدەوڵەتی لە ئەسترالیا خۆبەخشانە چوین یعنی کەسانی کەش دعوت کرابوون باشە
و جۆراجۆر نەتەوە بوو نەتەوەکان کەوا بەشداریان کردووە تووشی جنۆسای بوون تقریبا 15 ریسێرچیان تەقدیم کردو بەحسیان تەقدیم کردو دوکیومنت بەڵام من و دکتۆر عوسمان بەس یعنی دوو بەحسمان تەقدیم کەواتە کردو قسەی ئێوە ئەوەیە ئەبێ حکوومەت و لایەنی پەیوەندیدار و ناوەندە ئاکادیمیەکان پاڵپشتیەکی لۆجستی و مادی و معنەوی هەمووی ئێوە بکرێت کەسانی وەکو ئێوە پسپۆڕ و شارەزا بچن لە دەرەوە باسییان بابەتانەکەن بە دوو کەس نەچێت دوو توێژەر نەچێت ببێ بە 20 توێژەر هەموو ڕەهەندەکانی بخرێتە ڕوو مەبەستان لەوەیە من بالضبط خۆی من يعني من بسم ئەو لۆبیە لە کەسانی شارەزا دڵسۆز ئەزمونیان هەبێت کاکە ئاریک سەحەرخان ئەزمونیان هەبێت لە بواری جونەساید لە هەموو بوارەکانەوە بڵین لە ڕووی هونەریەوە ئەدەبیەوە لە ڕووی یاساییەوە لە هەموو بوارەکانەوە یعنی بێجگەلەوەش یعنی من چەندین ساڵ وڵاتانی دەرەوە ئەمریکا و بریتانیا لە بەرلەمانەوە لەگەڵ کەسانی بەرپرسانی دەرەوە ئەندام بەرلەمان دانیشتوم قسەم کردووە هەتاکو ئێستا یعنی هاوکاریی معنویشیان نەکردوم یعنی بۆ نمونە خۆ من بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم نەبووە وەکو پەیمانێکە عهدێکە بۆ قوربانیانی ئەنفال و کیمیاباران و کەیسەکانی کەش کەوە خزمەتکار بووم بۆ ئەوان یعنی سەر من ساڵانە بێجگە لەم کۆرۆنە بەشداری یەکەم لە نەتۆی گرتوەکان بۆ مافی مرۆڤ بەحسی جونۆسایدی کوردم کردووە بەحسی هەموو نەتەوەکانی کەش کردووە بەڵام هیچ هاوکارێکی معنەوی نەکراوە بۆ من و بۆ کەسانی کەش یعنی بەداخەوە ئێستا بۆ نمونە یعنی کەیسی یزیدیەکان ئەوە بۆ ئەو کەیسە ناسرا لەسەر ئاسی نۆدەوڵەتی لانی ئەنجومەنی ئاسایشی نۆدەوڵەتی لانی نەتۆی گرتوەکان ناسرا هەچەنەوە هەڵەیەکی یاسایی و دادوەریە چونکە هەر قەرارێک بێت ئەبێ دەرچێت ئەبێ پاڵ لە پاش دەرچوونی قەراری محکەمە بەڵام ئەوان پێش قەراری محکەمە بریانکان بەڵام بە پێچەوانە لەگەڵ قەراری ئەنفال و هەڵەبجە و فەیدەکەمەکان کەوا قەراری جینۆسایدی من کردووە هەتاکو ئێستا نەناسرا لە لانی ئەنجومەنی ئاسایش لانی نەتۆ گرتوەکان بۆ نەتائیجی هەیە لەسەر ئەو اعترافە کەوا ئەگەردانی پێبێنن بەرامبەری کورد لە هەموو ڕێکەوە یعنی زۆر بەڕاست حاکم ئاسۆ محەممەد دادوەری پێشوو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەگەر ئەم قسانەی ئێوە خەمخۆری هەبێت دەبێت بە داداچوونی بۆ بکرێت یعنی بەڕاستی من لەم لە 34 ساڵەی جینۆسایدی ئەنفالا زۆر باسیەواکەین وەکو دەڵێ هەموو ساڵێک ئێمە ئەوەرکاخینە بەر ئێوە یەن لە نێو پرۆگرامەکاندا خەمەکان بەباعەکەن با من وای پێ بڵم بەبای دەکەن بەڵام میواداری خەمخۆر هەبێت گوێتان لێ بگرێت پاڵپشتی معنەوی و لۆجستی و دارایی بکرێن ئەم کەیسە بجۆڵێنرێت بێگومان يعني وەکو دوایین پەیامی خۆت ان شاء الله كاك اري يعني او كيس انفالا كيسي گەورەیە زەبەلاحە يعني 6 تاوانبار بوو هەچەند قەراری تریشی بۆ دەرکراوە تاوانباری ترمان هەبوو لە دەوری وڵاتی عێراق بۆ نمونە نەزەر خەزرجیکەوە يعني تاوانبارێکی سەرەکی بوو هیچ وڵاتێک بەداخەوە هاوکاری عێراقیشیان نەکرد يعني وڵاتانی دەرەوە بۆ کەوا لە ڕێگەی ئەنتوربووە ڕەوانەی ئەو دادگای بکەن بێجگە لە لیستێکی گەورەشمان هەیە کەوانێ لانەی دادگا چەندین جەختمان کرد کەەوە ئامادە بکرن بۆ دادگایکردنی ئەو تاوانبارانە بەڵام هیچ لایەنێکەوە هاوکاریان کردن بزات لانی حکومەتی عێراقیەوە بەڕێز حاکم ئاسۆ محەممەد دادوەری پێشوو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق زۆر سپاس بۆ وتەکان